سیاسەتی پشت بە دەرەوەبەستن و ئەنفالی بارزانیەکان. نووسینی ئازاد ڕەواندزی. داگیرکەرانی کوردستان لە سەدەی ڕابردووەوە بە سەدان کۆمەڵکوژی جۆراوجۆریان بەسەر خەڵکی کوردستان داهێناوە. تاکە هۆکاریش لەبەر کوردبوونیان بووە. بەگوێرەی سەرژمێرە نافەرمیەکان لە سەدا 20 زیاتر لە ملیۆنێ کورد لەو کۆمەڵکوژیانە لە ناوچوونە و هێشتا گۆڕی سەدان هەزاریان دیار نییە. خەڵکی ناوچە شاخاویەکان زۆرترین کات ڕوبەڕووی ڕاگواستن و کۆمەڵکوژی بوونەتەوە. بەتایبەت پرۆسەی بەدناوی ئەنفال لووتکەی ئەو تاوانانە بوو کە لە دژی گەلی کورد ئەنجام دراون. دوای ئەوەی خەڵکی ناوچە سنوورەکانی نزیک لەگەڵ باکوور و ڕۆژهەڵات لە ساڵی 1970 ڕاگوێزران بۆ کۆمەڵگە زۆرەملیەکان، یەکیش لەوانە خەڵکی دەڤەری قەزای مێرگە سوور بوون کە بە بارزانیەکان دەناسرێن. بارزانیەکان لە بنەمادا لە حەوتیرە و خێڵ پێکاتون و بەگشتی لەژێر هەژمونی شێخانی بارزاندان. شێخانی بارزان لە کۆتایی دەسەڵاتی عوسمانیەکان جموجۆڵی سیاسیان دەست پێ کردووە. دوای هاتنی ئینگلیز بۆ عێراق و دامەزراندنی دەوڵەتی عێراقی نوێ، زۆربەی کات ڕوبەڕووی دەسەڵاتێک لە دوایەکەکان بوونەتەوە. شێخانی بارزان لە تەریقەتی نەقشبەندین، بەڵام خۆشیان کۆمەڵە گۆڕانکاریان لە ناو تەریقەتەکەدا کردووە، بۆیش لە تەریقەتێکی ئاینی ئیسلام زیاتر وەک مەزهەبێکی سەربەخۆ دەردەکەون. شێخەکانی بارزان هیچ پەیوەستبوونێکیان بە شێخەکانی نەقشبەندیەوە نییە. لە هەمان کات ڕێگەنادەن هیچ شێخێکی نەقشبەندی بچێت لە دەڤەرەکەیان کاری ئاینی بکات. دیسان شێخاتی بارزانیەکان زیاتر لە سەدەیەکە بۆتە چاوگی سیاسەت و دەسەڵات، واتە شێخاتی ئاینی تێکەڵ بووە بە حیزبایەتی و دەسەڵاتداری. لە هەمان کات بۆتە ئامرازی چەوسانەوە بەسەر خەڵ و تیرە نزیکەکانی دەوروبەری بارزان. پاشان ستەمکردن بەرامبەر خەڵەکانی هەرێمی بادینان، بە تایبەتی زێباری، سوورچی، هەرکی، برادۆست، ڕێکانی و شێروانی، ئەوانە پشکی شێریان بەرکەوتووە. ئەوەش بۆتە هۆکاری شێخانی بارزان لە کەساتی ماڵی مەلا مستەفا پێشێخمێنیان لەگەڵ سەرجەم خێڵەکانی بادینان و سنووری هەولێر پەیدا ببێ. دوای کۆچی شێخ ئەحمەد بەرزانی لە ساڵی 1969 شێخاتی بە فەرمی لەناو بارزانەکان کۆتایی پێهاتووە. واتە نە مەلا مستەفا و نە مەسعود و کوڕەکانی هیچ پایەکی شێخایەتیان نییە. نەوەکانی شێخ ئەحمەدیش کوڕانی مەلا مستەفانەیان هێش کەسیان پایی شێخایەتی بەدەستبێنێ و کۆمەڵگەی دەڤەری بارزانی لێکۆ ببێتەوە. ئەمەش هۆکارە مەسعود و کوڕەکانی زۆرترین ناکۆکیان لەگەڵ ئامۆزاکانیان هەیە. بەتایبەت شێخ ئەدهەم و ئەیوب و شێخ بابە و عەبدولمەسوور و عەبدولسەلام و هەتا دوایی، چونکە ئەوانە بەخوێن بێ دەکرێت ببنە شێخ، هەرچەندە هەمویان بەلەقەب شێخن، بەڵام کەسیان تەریقەتی وەرنەگرتووە. بۆیە لە ئێستادا مەسعود بە شێوەیەکی نافەرمی لەگەڵ سەرۆکایەتی حیزبی لە هەمان کات شێخایەتی بارزانیش دەکات. لە سەرەتای ساڵانی 40 سەدەی ڕابردوو بارزانەکان بە پێشەنگاتی شێخ ئەحمەد و مەلا مستەفا کەوتنە ناو کایی سیاسی. بەردەوام چوکیان بەدەست بووە و شەڕیان کردووە، بەڵام لە بەرەوەی لە سیاسەت کارامە و شارەزانە بوون، بۆیە لەگەڵ خۆیان سەرەتا خەڵکی دەڤەری بارزان، پاشان خەڵکی بادینان و باشووری کوردستانیان ڕوبەڕووی نەهامەتی چەرمەسەری گەورە کردوێتەوە. هەر سێ ڕژێمی ئێران و تورکیا و عێراق زۆرترین کات بارزانەکانیان لە بەرژۆندی خۆیان هەڵسوڕاندون و سیاسەتی لە دژی یەکتر و دژی پارچەکانی کوردستانیان پێکردوون. نمونەی دەستپێکردنی ناکۆکی بارزانەکان لە دژی عێراق لە ساڵی 1961 بە ڕێگای ساواکی ئێران بووە. ئیسا پژمان بەرپرسیاری ساواک دەڵێ: من شەڕم بە مستەفا بارزانی هەڵگیرسان لە ساڵی 1961. دیسان بۆ ئەوی بیسەلمێنن چەند دڵسۆزی شای ئێرانن، بۆیە لە ساڵی 1968 شۆڕژگێڕان و سەرکردەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران سولەیمان موعینی و مەلا ئاوارە و خەلیل شەوباش دوای کوشتنیان تەرمەکانیان ڕادەستی ساواک کردوتەوە. دیسان بۆ میتی تورک سعید ئاڵچی و سعید قورمزی تۆپراخیان کوشتووە. هەروە بێتەوە بۆ خاتری دۆستاتی شای ئێران و ئیسرائیل ژوڵاونەوەی ئەیلولیان هەڵوەشاندۆتەوە و کۆتاییان بە بزوتنەوەی چەکداری هێنا لە ساڵی 1975.